بڵێ هاوڕێیان خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەتی ئێوەیان بۆ پێشکەشکردنی کورتە وتارێک سەبارەت بە خوێندن و خوێندەواری لە زانکۆکانە. ڕەنگە بەڕواڵەت ئەم وتارەی کە لە خزمەتی ئێوەیە عەرزیەکەم تایبەت بێ بۆ خوێندکارانی پۆلی 12، بەڵام لە ڕاستیە هەموو خوێندکارێکی ئەهلی علم و معریفە پێویستی پێ بێت. نزیکەی ڕۆژوونیوێکە هاوکارانمان مامۆستایانی ئەزیزمان قسەیان کردووە لەسەر هاندانی خوێندکاران کاتێک کە ئەچنە زانکۆ، چۆن کۆلێژێکی باش هەڵبژێرن، چۆن بتوانن خزمەت بە کۆمەڵگایان بکەن. بەڵام من ئەمەوێت لە شوێنێکی ترەوە وتارەکەی خۆم بخەمە بەردەستان. ئەمەوێت بە خوێندکاران بڵێم ئێوە نزیکەی 12 ساڵە بەڕێوەن بۆی بگەنە ئەمڕۆ. لە ئێستاە بارگەوبنەتان کۆ کردوتەوە بۆی پشتە ناو زانکۆکان و پەیمانگاکان بە دنیایەک خەونەوە، بە دنیایەک خەیاڵی سەیر و سەمەرەوە. ڕەنگە ئەگەر تۆزێک بێڕەحمانە نەبێ بڵێم 12 ساڵە ئێوە مەشغوڵ کراون بە خوێندنەوە. ژمارەیەکی زۆرە. لە 150تان بە نزیکەی ئەم 12 ساڵی خوێندنە دەستی بۆ ڕەش و سپی بۆ سارد و گەرم نەبردووە و توێتی من خوێندکارم بەردەوام. 4 ساڵ، 5 ساڵ، 6 ساڵی کەش بەپێی بەشەکانی تر دیسانەوە دەست بۆ هیچ شتێک نابێ ئەڵێ من خوێندکارم. لە کۆتاییە لە تەمەنی 22 ساڵیە تاکێکمان هێناوەتە ناو کۆمەڵگاوە کە نە پیشەیەک ئەزانێ، نە زانستێکی پێیە، نە هونەرێکی پێیە. سەرماڵ قسەقاڵمان کردووە بە خوێندنێکەوە، بەڵام ئەتوانین بڵێن شەهادەیەکی لە باخەڵایە. بۆیە ڕێنمایی من بۆ خوێندکاران ئەوەیە تکایان لێ یەکەم لە دوای 15 ساڵیەوە هەوڵ با زانستێک فێر بێت، هەر زانستێک کە خۆی پێی خۆشە، هونەرێک فێر بێت، هەر هونەرێک کە خۆی پێی خۆشە، پیشەیەک فێر بێت. هیچ پێر شەرم نەبێ ئەگەر باوکە کرێکارە لەگەڵ یا کرێکاری فێر بیت. پێر شەرم نەبێ ئەگەر باوکە دارتاشێکی کارامەیە سەنعەتەکەی لێوە فێر بیت. پێویست ناکە هەمومان قات و بۆین باخمان لەبەر بێ، هەمومان تەنورەیەکی ڕسمی لە پێکەین. تاکە پشکۆلەکانی ناو کۆمەڵگا زۆرینەیان تەئسیری لە من زیاترە بۆ کۆمەڵگا. ڕەنگە من بتوانم لە شوێنێکا وەکو مامۆستایەکی زانکۆ خزمەت بکەم، بەڵام وەستایەکی بە ئەخلاق کە بینایەک بۆ تۆ دروستەکە کاریگەری زیاترە لە مامۆستایەکی زانکۆ. ڕۆژانە ئێمە فێڵمان لە یەکرێ خوێندکاران لەلایەن ئەوانەوە کە بڕوانامەی گەورەیان هەیە. ئەچیتە لای پزیشکێک، تۆ نەخۆشیەکی سادە و ساکارت هەیە، ئەدنێرێ بۆ ئەنجومەنی پزیشکانی هاوڕێی ئەبێ هەمویان بتبینن لەبەرەوەی پارە و لێ بکشێشێتەوە، ئەوگەرنا خەمی تۆی نییە. زۆرن ئەو مامۆستایانەی سەدان و بیستان منزەممان دەرخواردێن. زۆرن ئەو ئەندازیارانەی خانوویەکت بۆ دروستەکە تۆ سبەینێ بێ ئیزۆگامی بکەی. وەکۆی من ئەمڕۆ کراسیەکەم لە خەیات هێنابێتەوە بەیانی ناچار بم پینەی بکەم. ئەگەر بەڕێک و پێکی ئەمە بکرێ چ پێویست بەم هەموو پینە و پینەکاریەیە؟ خوێندکارانی ئازیز، زۆر گرنگە تۆ لە شوێنێکا بخوێنی کە هەستەکەی ئەتوانی خزمەت بکەی. پزیشکمان زۆرە، ئەندازیارمان زۆرە، مامۆستامان زۆرە، پارێزەرمان زۆرە، بەڵام پزیشکی دڵسۆزمان کەمە، مامۆستای دڵسۆزمان کەمە، ئەندازیاری دڵسۆزمان کەمە، وەستای دڵسۆزمان کەمە. خوێندکارانی خۆشەویستم، نەک هەر خوێندکاران، ڕەنگە بۆ هەمومان ئەگەر نەمانتوانی دانایەکی زۆر گەورە بین، ئەگەر نەمانتوانی لە پیشەکەی خۆمانە زۆر مەرد بین، هەرەوەنەی بتوانین نامەرد نەبین هونەرە، گەورەییە. هەرەوەنەی بتوانین مرۆڤێکی سەلامەت بین بۆ کۆمەڵگا زیان لەوانی تر نەین، معنای ئەوەیە کارێکی زۆر گەورەمان کردووە. لەبەر ئەوە زۆر خەم مەخۆ کە سبەینێ تۆ ناتوانی ببی بە پزیشکێک ژیانی کەسێک ڕزگارکەی. تۆ توانی ببی بە میکانیکێکی دڵسۆز کارێ نەکەی لە سیارەکەم سبەینێکە من لەسەر شەقام لێم خوڕی لە پڕاگر بگرێتەوە. ئەمە مرۆڤبوونی تۆیە. مرۆڤبوونی تۆ لە پۆستی زۆر گەورە و مەزنان نییە، لە کارە زۆر 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 بچووکەکانایە. لە کۆمەڵگای کوردیە بە تەمەنی سەر و هەرزەکاری تا 30 ساڵەکان تا نزیکی 40 ئەوترێک گەنج. لە فەرهەنگی زمانەوانیە گەنج بە مانای خەزێنە، گەوهەر، دوڕ، مەرجان، زێڕ، زی و ئەڵماز دێت.
هەر بۆیە ئەم ناوە لە ئێوە نراوە لە زمانی کوردیە. ئەمە شتێکی لە خۆوە نییە، ڕێکەوتنێکی کۆمەلگای نییە، بەڵکو بیرکردنەوەی دەستە جەمعی کۆمەلگای لە پشتەوەیە کە بەنەوەیەکە وترێ گەنج. لەبەرەوەی هێزێکی زۆر باشە، سیاسیەکان ئەیانەوێ گەنجەکان بەلای خۆیانە ڕاکێشن، لەبەرەوەی هێشتا هەست و سۆزەکانی کامڵ نەبووە ئەتوانرێ فریو بدرێ. هەر یەکێک لەلایەنە سیاسیەکان ئەتوانێت گەنجێک بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی. لە تونڕەوەکان ئەیانەوێ گەنجان بەلای خۆیانە ڕاکێشن، لەبەرەوەی دیسانەوە هێشتا توانای بیرکردنەوەی قوڵی نییە، کەسێک ئەتوانێ بە ئاسانی کاری لەسەر بکات. تیکتۆکچیەکان ئامانجەکەیان جیلی گەنجانە، لەبەر ئەوەی گەنجەکە ئەتوانێ بە ئاسانی 5 سەعات بەلای شتێکی بێماناوە دانیشێت کە هەستا هەمووی لە کۆشی بکەوێتە خوارەوە، هیچ سوودێکی وەرنەگرت بێ. بێگومان ئێمەش وەکو مامۆستایان ئامانجمان دیسان گەنجەکانە، لەبەرەوەی ئەزانم وەکو پەڕەیەکی پاک وایە و جۆرێک لە چاو نەترسی و چاوقایمی هەیە لە گەنجا کە ئەتوانێ بیکا بە زانایەکی گەورە. ئەو چاوقایمی و نەترسیەی لە تەمەنی 18 و 19 و 20 ساڵەکانە هەتا لە سیەکانە نادمێنێ. من بیرم هەیە لە 18 ساڵیە کە چوومە ناوزانکۆ بۆ یەکەمین جار کە بەشی کوردیم هەڵبژارد، لە سایانەوەی کە ئەوەی ئەیناسیم گاڵتەی پێکردم، تیر و توانجیان لێین، بەڵام ئازا بووم، چاو نەترس بووم. بڕیارم مابوو ئەو شوێنەی کە من ئەتوانم خزمەت کەم ئەو شوێنە هەڵبژێرم، نەک لە نمرەی کەمەوە بچمە ئەو شوێنە. تەنانەت ئەوانەی کە گەورەتر بوون دەستێکیان بەڕێزەوە خستە سەر شانم، کچی باش، شوێنێکی باشتر نەبوو بچیت؟ بۆ من شوێنە باشەکە زمان و ئەدەبی کوردی بوو، بۆ تۆ شوێنە باشەکە ڕەنگە ئەندازیاری بێ، بۆ ئەوی تر پیشەیەکە، بۆ ئەوی تریان کۆلێژی بازرگانیە، بۆ ئەوی تریان هەر شوێنێکە. بزانە چ شوێنێک بۆ تۆ ئەگونجێت لە ڕووی عەقڵەوە خوێندکاران، نەوەکو لە ڕووی هەست و سۆزەوە. تۆ سبەی نێتوانی لەو شوێنەیە خزمەت بکەیت. ڕەنگە من لە هەر شوێنێکی تر بوومایە نەمتوانێ بگەم بەم شوێنێک کە ئێستا هەم. ئەم شوێنێک کە ئێستا هەم ناڵم شتێکی زۆر مهم و گەورەیە، بەڵام لانی کەم کە دەرسەڵێمەوە بە خوێندکارەکانم چێژ لە دەرزورتنەوە کە ئەبینم. ناڵێم ئاخ دیسان دەوامە، پێم خۆشە خوێندکارەکانمە بینم. بیرتان بێ گەنجان، فەرمایشتی سەروەرمانە درودی خوای لەسەر بێ، ئەفەرمێ زاناکان میراتگری پێغەمبەرانن. ئەگەر ئێوە بتوانن میراتگری پێغەمبەرەکان بن لەسەر زەویە، بۆچی نابێ خزمەت بکەن بە خۆتان، بە کۆمەڵگاکەتان، بە ئایندەتان؟ چی لەوە گەورەترە میراتگربی؟ تۆ جاری وا هەیە بە میرات شتێکت لە باپیرت بۆ ئەمێنێتەوە، سەعاتێکت بۆ ئەمێنێتەوە، گۆچانێکت پێمێنێتەوە، شانازی پێەکەی. ئێگەر میراتگری پێغەمبەرەکان بی لەسەر زەوی، بتوانی خزمەت کەی. و بیرمان بێ خوێندکارانی ئەزیز، خزمەتکردن مەرج نییە تەنها لە ڕێگەی ئاینەوە بێ، بەشێکی ئاینە. بەشێکی تری هەر یەکە لەو زانستانەیە کە ئەتوانێ ئاڕاستەی کۆمەلگا بگۆڕێ. و پێم وایە ئێوە باشترین کەرەستەن بۆ ئەوەی بتوان بمن بە میراتگری پێغەمبەران. هەر سەبارەت بە ئێوە ئەوترێت مردنی زانایەک قورسترە لە مردنی یەک تیرە و تایفە و عایلەیەکی گەورە. ئەگەر پێگەکە ئەوە گەورەیە، بۆ تۆ نابێت بێ بە زانایەکی گەورە؟ پرسیارەکە لێرایە، ئایا کەسێک بچێتە ناو زانکۆ ئەبێ بە زانایەکی گەورە؟ تۆ ئیسە گەنجێکی 18 ساڵی یا ئەوانەی تر کە گویان لێمانە کە سوکارەکانیان، ئایا گەنجەکەی تۆ بە 18 ساڵی ئەمە من قسەی بەتاڵی بۆ کەم تووشی تەوەهم یەکەم تۆ ئەبی بەزانە؟ کاتێک ئەهەیتە ناو زانکۆکان و ناو پەیمانگاکانەوە ئەو تۆ ناکا بەزانە، بەڵام ئاڕاستەی تۆ ئەکا بۆ بەزانابوون. لە هەر بەشێک وەرگیرای خوێندکاری خۆشەویست، تکایە نێڵی تووشی ڕواڵەتگەرایی زانکۆ و پەیمانگاکان بی لە کوردستانە. بە تەرکیزەوە ئەڵێم لە کوردستانە. 12 ساڵ کە خوێندووتە، هەر ڕەفتارێکت کردووە، مامۆستا و مدیرەکان پێیان خۆش نەبووە لە قوتابخانەکانە، وتوانە لێرە مەیکە، کەی چوویتە زانکۆ ئەو کاتە چیەکەی بیکە. لەبەر ئەوە خوێندکاری کوردستان کە ئامادە کراوە هێتە زانکۆ و ئەزانێت لە زیندان ڕزگاری بووە، دێتە زانکۆ ئەوێ چی ئەوێ بیکە. بەڵام خوێندکاران لە قوتابخانە ئەگەر تۆ فێری ئەدەب و ئەخلاق و ئوسوڵ کرابێتی،
ئەدەب و ئەخلاق و ئوسوڵ پەیوەندی بە هەموو مرۆڤایەتیەوە هەیە، پەیوەندی بە قوتابخانە و بە زانکۆوە نییە. ئەگەر تۆ مرۆڤێکی بەڕێزی لە قوتابخانە ڕێز لە کەسێکی گەورەترەگری، مانای ئەوە نییە هاتیتە زانکۆ ڕێزەکە فڕێبەی، لەبەرەوەی وتراوە لە زانکۆ چی ئەەکەی بیکە. هەندێک جار بەهۆی یەکپۆشیەوە خوێندکارەکانمان لەناو قوتابخانەکانە لەبەر ئەوەی تەمەنی هەرزەکاری بووە، حەزی کردووە بە جۆرێک لە جۆرەکان، جۆرێک لە یاخیگەری بنوێنێ، پێیان وتووە کە چوویتە زانکۆ لەوێ چیتەوێ لەبەری بکە. بەداخەوە خوێندکارمان هێتە زانکۆ عەزیەکی جوانی لەبەرایە بۆ حەفلە، وازانێ زەماوەندە. جۆرێک لە کوڕانمان هەیە ماشەڵڵا ئەو نەعەنیق و جوان خۆیە گۆڕێ، لە پۆلا ڕوود نایە بڵێ ئادەی خوا بەیتێکی مەحوین بۆ بڵێ، شەرمی لێ ئەەکەی. ڕێکپۆشی خۆشە، جلوبەرگی جوان حەقی خۆتە، تۆ گەنجی، بەڵام بیرت بێ ئەمانە هەمووی شتی ڕواڵەتین. 10 ساڵی تر هیچ کەسێ بیری نییە مامۆستا بوشرا 2024 چی لەبەرا بووە، بەڵام خوا نەخواستە ئەگەر یەک قسەی ناخۆش بکەم لەم سیمینارە هەتا هەموو کەسێ بیرێتی. هیچ کەسێ بیری نییە تۆ لە 2025 چیت لەبەرا بووە، پێڵاوەکە چۆن بۆ دوو لە ڕووی ئێوە. بەڵام هەموو کەسێ ئەدەب و ئەخلاق و ڕەفتاری تۆی بیرە، مامۆستاکانیش تەلەبەی وتووریان بیرە زیاتر دەستگیرۆیی ئەکەن. بڕوا بکەن خوێندکاران. هەندێک جار خوێندکارم دیوە لە چلەی زستانە بە جووتێک نەعلی جوانەوە هاتووە بۆی سووری نینۆکی دەرکەوێت لە چلەی زستانە. ئەمە خۆخستنە تەهلوکەیە. تۆ نێراوی لەوێ زانستێک فێربی. پیرەمێر شعرێکی جوانی هەیە لە دوو بەیتە ئەڵێ خۆ لە تەهلوکە پاراستن فەرزە، هەندێک جار سکوت شعرێکی بەرزە. فەرزە خۆت بپارێزی لە تەهلوکە، نەک خۆت بخەیتە ناو ناڕەحەتی و تەهلوکە. چ پێویستەکە عەزێتی نەفسی خۆت بی خانمێکی ڕازاوە و جوانی تەنها بۆ ئەوی بڵێن تەلەبەیەکی زانکۆیە چەندێ جوانە ئەمڕۆ هاو. ئەگەر کەسێک خوێندکاران ئەگەر کەسێک تۆی بوێ سوێن بێ بە پاتەی پێتەوە تۆیەوێ، سوێن بێ بە سادەی تۆیەوێ. ئەگەر تۆشی نەوێ کامجلەی مارکەی دنیایە لە بەریکەی هیچ سوودێکی نییە. ڕێنمایی من بۆ ئێوە ئەوەیە کاتێک کە هاتنە ناو زانکۆکانەوە خۆتان سەرقاڵ مەکەن بە شتەڕواڵەتێکانەوە. ئەوە نەوشکە سۆفیش نیم بڵم بچۆ لە کونجێکا بە تەزبێحەکەوە بەس خەریکی من زەمە بە. قەزدم ئەوەیە لە زانکۆیان نەخۆشیەک هەیە پێوترێن نەخۆشی ڕواڵەتگەرا. تکایە کە هاتی تە زانکۆیە مێڵە تووشی ئەو نەخۆشیە بی. زۆرینەی و خانمانەی کە خوێندکاری منن ئەڵێ گاڵتەمان پێکرێت کە کتێبە خوێنینەوە. بۆ خاتری خوا زانکۆ شوێنی خوێندنەوە نەبێ ئەی لەکوێ بخوێنێتەوە، گاڵتەی پێکرێت کتێبێکی بەدەستەوەیە. جێی سەرسوڕمانە لای من، جێی پرسیارە لای من، کوڕێک هێتە پۆلەوە تەنانەت قەڵەمجافێکیشی پێ نییە، ئەتەوێ سبەینێ ئەمە لە شوێنێکا دامەزرێ. دۆخێکی ناخۆش هەیە بۆ ئەو خوێندکارانەی کە ئێستا ئەخوێنن. یەکەمیان ئەوەیە کە تۆ بەیانی هەڵەسی تا ئەخەویت، بەیانی کە خەبەر دەبێتەوە بە هەواڵی درۆ دوور لە ڕووی ئێوە، بە هەواڵی ناڕاستەوە خەبەر دەبێتەوە. موچەکە ئەدرێ موچەکە نادرێ. تۆ لە وڵاتێکا ئەژیت، هەموو هەواڵە گرنگەکەی تۆ پێدانی قوتی تۆ و موچەی تۆیە. ئەمە نائومێدیەکی گەورەیە بۆ تۆ. لە وڵاتێکا ئەژیت لە پڕاکەوتون بەسەر تەکنەلۆژیا و مۆدێرنەیە. لەبەر ئەوە تۆ تووشی تەشەر و تانە ئەبیتۆ لەلایەن خزمەکان و کەسوکار و هەتا ڕۆشنبیرەکانەوە. پێتانەوترێ جیلی من نایڵێم ئەمە بەس قسەکە نەقڵەکەم، پێتانەوترێ جیلی تیکتۆک، پێتانەوترێ جیلێکی هیچ لە بارانە بوو، جیلێکە هیچی تیا بەسەر نییە. لەلایەکی ترەوە کۆمەڵێک سەرگەرمی سیاسی و نائەخلاقی و سەیر و سەمەرە لە دنیای ئەمڕۆیە یەخەی کوردستانی گرتووە. بۆ نمونە لە تۆ وایە بە دەستێکی زۆر دیاری کرا و گەنجی ئێمە سەرقاڵ ناکرێ بەو هەموو شتە بێتامەی کە لە ناو تیکتۆکا ئەگوزەرێ. هەموو ئەم شتە ناخۆشانت بۆ کۆکەمەوە. من نامەوێت ناومێدت کەم، ئیشی من ناومێدکردن نییە. ئەمەوێ بزانی ئەنازەی ئەو دۆخە خراپە چەندێکە کە تۆ پێیتیا ئەنەیتە زانکۆ. کاتێک زانیت ئەنازەی دۆخەکە چەندێک خراپە، تا کاتێ زانیت ژمارەی برینەکانێ چەندێکە، ئەزانی مەڵحەمە چەندێکەوێت. ئەگەر تۆ 150 برینت پێوە بە یەک مەڵحەم بەشی تۆ ناکات، بەڵام بەشی 2 برینی بچووکەکە. من بۆیە خراپی دۆخەکە بۆ ئێوە عەرزەکەم، بۆ ئەوەی بزانی هەوڵەکانی تۆ ئەبێ سێ بەراوبەر بێ. و تەنها ئەم دۆخە نییە کە تۆ تیایە ئەژی دۆخێکی خراپ بێ. منیش لە دۆخێکی خراپا چوومە زانکۆ،
کە سوکاری ئێمە لە قۆناغەکانی پێشووا لە دۆخێکی خراپە چوونە زانکۆ باپیرە هەرە گەورە گەورەی هەمومان لە دۆخێکی خراپە چووە حوجرەکانەوە خوێندنی خوێندەوە هیچ وەختێک لە کوردستانە دۆخێکی باش نەبووە بەڵام خوا غیرەتێک و داناییەکی یاوە بە میلەتی کورد چۆک دانایە بۆ هیچ شتێک ئەوەی کە لە ئێوە ئەمانەوێ ئەوەیە بزانی دۆخەکە زۆر خراپە بۆ ئەوەی هەوڵەکانی سێ بەرابەرکەی بۆ پێگەیاندنی خۆت ئەگەر ئێوە بەوە ناوبانگنجی لێکن لە هیچ شتێک ڕازی نین سبەینێ تۆ هەیتە شوێنی من ئەو کارە تەواوکە کە من بە ناتەواوی بەجێم هێشت و لەبەر ئەوەی ئێوە گەنجن لەبەر ئەوەی ئێوە گەنجینن ئێوە ئەتوانن ئەمە بکەن خوێندکاران هیچ ئازایەتێکی تیان نییە سبەینێ لە کۆلێژێ وەرگری پۆزی پێوە لێی لە زانکۆیە تووشی ئەوانە بین کۆلێژێک خۆی بە بەرزترە زانێت لە کۆلێژێ هەر لە ناو کۆلێژەکەی خۆمە بەشێک لە بەشێک خۆی بە زیاترە زانێ بەشێکیش خۆی نەفسیەن خۆی بە کەمتر ئەزانێ خوێندکاران زانست و بڕوانامە بۆ پۆز لێدان نییە بەڵکو بۆ خزمەتکاریە ئەگەر دکتۆرێک نەتوانێت دەست بخاتە پیسی و خوێنی نەخۆشێکەوە پۆز لێە چۆن ژیانی کەسێک بۆ من و تۆ ڕزگارەکە ئەگەر مامۆستایەک نەتوانێت ناوچاوانی خوێندکارەکەی بگرێت کە لە کاتی تاقیکردنەوەیە دوور لە ڕووی ئێوە تووشی دڵ تێکەڵهانێ ئەوە مامۆستا نییە بڕوانامە و زانستداری بۆ خزمەتکاریە کەس بە پۆز نەگەستۆتە هیچ شتێک لە پزیشکی وەرگیراوی چاوە ماچەکەین لە بەشی خوێندنی ئیسلامی وەرگیراوی چاوە ماچەکەین لە پیشەیەک لە پیشەکانە وەرگیراوی چاوە ماچەکەین ئەو کاتەی سبەینێت تۆ توانی خزمەت بە کۆمەڵکەی ئەو کاتە ڕاستەکەی ئێمە وەکو خزمەتکار تۆمان ناسیوە بەڵام ئەو کاتە مەدالیا و ئەستێرە و نەجمە ئەدرێ لە شانی تۆ ئێوە ناتوانن بڕوانامە لەگەڵ خۆتانە بگێڕن سبەینێ شتێکی جوان نییە من چوومە هەر شوێنێ بڵێ من دکتۆر بوشرام من بوشرام ئەدەب و ئەخلاقی من ئەبێ پێوەی دیار بێ من شادەیەکم هەیە هەمیشە نمونەیەکم بیرە لە یەکێ لە چیرۆکێکی کۆنا خوێندومەتەوە بۆی بێئینساف نەبم کە نایەتەوە یادم جەنەراڵەکان کاتێک ئەچنە مەجلیسێک کە بە درێژایی 10 ساڵ شەڕیان کردو بۆ نیشتیمانیان پێشمەرگە بوون مەدالیا و نەجمە و ئەستێرە و داڵیان وەرگرتووە لە هەموو مەجلیسێکا بە مەدالیا و ئەستێرە و نەجمەکانیانەوە حازر نابن ئەوە ئەدەب و ئەخلاق و ئەتوار و ڕەفتاری جەنەراڵەکەیە پێتەڵێ ئەو جەنەراڵێکی گەورەیە وەگەرنا ئەو هەموو مەدالیا ئێستا تەزویرەکەشی هەیە ئەتوانین لە بازار بە تەزویر بیکڕین و بیکەین بە خۆمانەوە لەبەر ئەوە هەر وەختێ بڕوانامەیەکت هێنا پێت وا نەبێ تۆ ئەتوانی لە کەسێکی تر گەورەتر بی ئەو کەسەی کە خزمەتەکە ئەتوانێت لەوانی تر گەورەتر بێ ئەو کەسەشی کە خزمەت ئەکا خۆی لە هیچ کەسێ بە گەورەتر نازانێ نیشانەی کەسی دانا خاکەڕایی و تەواضعە نیشانەی دکتۆری مەزن ئەوەیە کە کاسپی نەکا بەسەر نەخۆشەکانمانەوە ئەگەر بتوانی لە بوارێکا خزمەت بکەی من هەنێ جار بە خوێندکارەکانی خۆمان دەڵێم لە بەشی کوردی ئەگەر بتوانی بە ڕێکوپێکی ڕێنووس بکەی لەسەر جادەکان نانووسرێ شیری وشک چونکە شیری وشک نییە شیر وشکە بە یەک واوە نووسرێ بە دوو واو نانووسرێ ئەگەر کەسانێکی زمانەوان پەروەردە بن بە ڕێکوپێکی تەنها نەهات پێ بۆ بڕوانامە وەرگرتن لە ژێرنووسی تەلەڤیزیۆنەکانە ئەو هەموو قسە سەیر و سەمەرە و گاڵتەجاڕیە نانووسرێ قسە ئەنووسرێ کەس تێناگا من دوێنێ گلەیەکم هەبوو لێرە وتیانە چین توورێیەکەین ئەگەر من ئینگلیزی نەزانم توور شتێکی بێمەعنایە لای ئێمە یعنی چ شتێکی بێقیمەتەکەم ئەتوانین بڵێن ئەچین گەشتێکەکەین لەبەر ئەوە لە هەر شوێنێکابی تۆ ئەبێ خزمەتی خۆت بکەی بە دڵسۆزیەوە بە میهرەبانیەوە بە خاکەڕاییەوە بیرت بێ لەم سەردەمەیە بە ئاسانی کەسانێک هەن نیوەی نمرەکەی تۆیان هەیە بەڵام ئەتوانن بڕوانامە بکڕن بەڵام فەرمایشتی خوایە ئایا کەسێکی زانا یەکسانە لەگەڵ کەسێکی نەزانا با هەردووکیان هەمان بڕوانامەیان هەبێ با هەردووکیان لەسەر یەک کورسی دانیشت بێتن ئایا ئەم دوو کەسە زاناکە و نەزانەکە عالمەکە و جاهیلەکە ئەتوانن وەکو یەک خزمەت بە کۆمەڵگا بکەن بڕوانامە خزمەت بە کۆمەڵگا ناکە کار و کردەوەی تۆ خزمەت بە کۆمەڵگاکە لە هەر شوێنێک توانیت ئینسان بیت مرۆڤ بیت ئەوە تۆ کەسێکی گەورەیت پێویست ناکە شەهادەکەت زۆر زۆر عەزیم بێ پرۆفیسۆر بی
ئەو کەسەی کە بە دڵسۆزی جادەکە پاکاتەوە نایڵێ چلکەی چلوورەیەکی لە دەست دەرچێ، ئەوە زۆر زۆر ئەبێ شانازی بەخۆیەوە بکات زیاتر لە من، ئەگەر من بە فرتوفێڵ دەرس بڵێمەوە سەعاتێک بڵێم و سەعاتێک نەڵێمەوە. لە کوردستانە هەموو جۆرە بڕوانامەیەک زۆرە. الحەمدوللا خەڵکی باشیشمان زۆرە، بەڵام من مەجبورم ئاراستەکەم وابێ بۆی ئێوە بتوانن کەسانێکی گەورەتان لێ دەرچێ. گەورە بەو مانایی تکات لێ ئەەکەم سبەینێ لە هەر شوێنێکابی بە ئەخلاقەوە مامەڵە بکە لەگەڵ تاکەکانی کۆمەڵگەکەتا. کاتێکیش هاتی تەزانکەوە سوپاس دەکەم کە پێت وا نەبێ لە زیندان ڕزگارت بووە. ئەو ئەدەب و عیلمە جوانەی کە هێناوتە لەگەڵ خۆتا، هەمان ئەو ئەدەب و عیلمە جوانە بۆ خۆشمان گرنگە، لای خۆشمان جێبەجێی کەی گرنگە. من لە دڵەوە تەمەنای خێر و خۆشیتان بۆکەم، بە شێوازە کلاسیکەکە دوعای خێرتان بۆکەم. هیوادارم هەمووتان سبەینێ بتوانن لە سوچێک لە سوچەکانی کۆمەلگایە خزمەت بکەن و دڵنیام ئێوە ئەتوانن خزمەت بکەن. نامەوێت زیاتر سەرتان بێشێنم، زۆر وتن قورئان خۆشە. بمێنن بەخێر.